بەڵێ بەهار سلااوت لێبێ سلااو لە بینێرانی ناوتی دیارە لە ماوەی ڕابردوودا کێشەی گەبوو لە نێوان کاسبکارانی عەلوەی سلێمانی و ئەو ئۆتۆمبیلانەی کە خاوەنی خەتی گواستنەوەی سەوزە و میوەن لە مەرزەکانی باشماخ و سەیرانبەن و شۆشمێ دیارە لە ماوەی ڕابردووە قسە لەسەرەوە کراکە لەلایەن پارێزگاری سلێمانی و قایمقامیەت و لایەنە پەیوەنددارەکانەوە چارەسەر کرا و کۆتایی پێهات بەڵام دیارە چارەسەر نەکراوە کۆتایی پێ نهاتووە جارێکی دیکە خاوەن خەتەکان خاوەن گەڵابە و لۆریەکان هاتوونەتەوە بۆ ئێرە بۆ بەردەم پارێزگاری سلێمانی گربوونەتەوە ئەمە بەشێکیان لەملاترن و بەشێکیشیان لە ژوورەوەن ئێستا لەگەڵ ئەنجمەنی پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی لە وتوێژدان بۆی کە بگەنە دەرەنجامێک لەسەر گرفتەکانیان لەگەڵ خۆیان قساکەم زانم ئەوان ئەڵێن سلااوتان لێبێت کاک حاجی ڕاستەخۆ لەگەڵتین کێشەی ئێوە بۆچی تا ئێستا چارەسەر نەبوو ئەم جارە هۆکارەکە چیەکە دیسان دروست بۆتەوە وەڵی هۆکارەکەی بێقانونیە نەقانونێ نەیاسا هەیە لە وڵاتەیە تۆ لە مەرزێکی گەیشتکە چیک لە مەرزێکی گەیشتکە چی خوا بەردارەکە بێت یەقە بە تۆ بگرێ بۆیان حل نەکردون کێشەکە یەک خاڵ جێبەجێ کراوە بەس ئەلوەکە دەرکراوی چیکە ئەگەر تۆ ماوەی چنێکە بارت نەگواستوێتەوە ئەمە دوو مانگە بێ بارمان تەقریبەن نەگواستوێتەوە لە مانگی سیاوە نەمانیش نەکرد بە بۆنەی سیانزە بە دەروانەوە تا 23 بوو لە 23 سیانزە بە دەر بوو ئیتر ئێمە لەو کاتۆیشمان نەکردو ئەمە کاریگەریە بۆ لەسەر بژێوی ژیانتان کە پارتان دەست نەکرد بەڵێ سۆریتیا سایە کرێت چییە زۆریتیا معیشەتی بەس ئەوەیە ئەنە هیچ معیشەتی چکەی نییە بەراوەڵە هۆکار چییە کە تا ئێستا چارەسەر نەکرەوە ئایا بەس ئێوەن بێبەش بوون لەوەی کە بار بگوازنەوە یان خەتی مەرزەکانی تریش ئیشان وەستاوە ئەلوە بێبەش بووە لەوە ئەناوانی شەکەن و خۆیان هیچ کێشەیەکیان نییە چاوەڕێی چیەکەن هاتوونەتە بەردەم پارێزگای بزانین چیمان جوابێنەوە زانین چیمان جوابێنەوە گە شتێکمان جواب نێنەوە ئێمەش ئەوە دانانیشین ئێمەش نەیانن سیاری باشماق بێت بۆ ئەلوە جاری پێشوان نیانێژدەوە بار بن ئەم جار ئێوە نایڵەوان بار بێن ئێمە ئیتر نایڵین ئێمەش ئیتر تەواو بووە کۆتایی پێهاتووە چاوەکەم بەڕێزت قسەم بۆ بکەیت ئەم گرفتە بۆچی تا چارەسەر نەبووە پێشتر کە چۆن ڕێکەوتن ئێستا چی لێ هاتووە ڕێکەوتنەکەدا وڵی بەڕێزیان نازانم گرفتە بۆ چارەسەرەوە وادیان پێیانەوە چارەسەر بووە و ئەوە تەوزیع ئەگرێ بەسەر مەرزەکانە و هیچ هەتا ئێستا هیچ دەنگ و باسی نیە هیچ ڕێمان لێ ئەگرن ئەچینە سەرەوە لە هەردوو لە دوو شوێن نەفەریان داناوە ئیتر هەیە نەفەرەکە هی خۆیانە هەیە کوڕیەتی هەیە برایەتی ئەچن ڕێ لەم خەڵکاگرن پەلاماری سایقمانیان ناوە جامی سیارەیان شکاندوین نەفەردانێ و ڕێتان لێگرێت ساقی تاکی باشماخن بەڵێ ئێوە پێشتریش ئەم کێشەیتان نەبوو بەشێک لە ئۆتۆمبیلەکانتان بەربەدران لە 15 کێشەیەمانەیە ئێمە لە باشماغا بووین 2000 و تقریبان کۆتایی 2016 بۆ 2007 بوو دەریان کردین لە باشماغ 600 ساق کۆ بۆ بە شەڕەبەرد و بە جنۆ بە قسە دەریان کردین و ئێمەش هەستان ڕۆشین بۆ مەرزەکانی تر بۆ تەوێڵە بۆ سەیران بن خۆیان دەستخۆشییان لێکردین وتیان خوا حافیزتان بێ بڕۆن ئێستا کە خۆتان دەستخۆشتان لێکردین بۆ ئازمە لێنیان ئەمە چووەگارێکیەکە قەزیە بەغالت نەبێت کە لە پشت ئەم گرفتەوە بێگرت بیت ئەم لاتر ڕێزیان نازانم هیچ کەسێ بێ لە پشم نازانم کەس نازانی تۆ باسم لەگەڵ ئەم هاوڕێیاش قسە بکەم قوربانەگە تۆ زیاتر قسەم بۆ بکەیەوەی کە ئەوان نەیانوت چیتر ماوە لە دروستبوونی ئەم کێشەیە بەس بیتە ئێرەوە داهای لێ بردنەکەم وەڵاهی ئێمە کە ئەلێریا کۆبوویتەوە ئەمانێ شتەکە بە یاسا چارەسەر بکرێ بۆی هاویتە بەردەم بینای پارێزگار ئەوەی ڕاستی بێ جاری پێشوش داوامان کردووە لە کۆی هەش خاڵتەنها تاکە خاڵێ جێبەجێکراوە کە ئێمەیان بێکار و کەسابەت کرد نزیکی 170 سایق کە زۆربەی کرێچیە و ساحەبی ماڵ و مناڵە ئیسا بێکار کەوتووە لە ماڵەوە بۆیە ئێمە داواکارین لە ڕێی یاساوە ئەم کێشەیەمان بۆ چارەسەر بکرێ ئەوەی ڕاستی بێ لە فینی پێشووە ئێمە سایقمان سوکایەتی پێکراوە ئێمە سیارەمان ئەزیاد دراوە ئێستا پرسیارێکە لەو برادەرە کرد ئەمە ئەگەر دەستێکی لە پشتەوە نەبێ و کەسێ لە پشتی نەبێ ئەمەیان بۆ ناچێتە سەر لەبەرەوەی شکات شیتیەکە و شکاتەکەش هیچ نەکرا هیچ ئێمە سیارەمان فڕێنرا یعنی زۆرشمان بەرامبەر کراوە تا ئەم دەقێت چاوەڕێەکەین بە یاسا چارەسەر بکرێ چاوەڕێی جوابین وان نەرمان لە ژوورەوەیە ئیشاءالله چارەسەر ئەکرێت پێشنیاری ئێوە بۆی شتەکە بکرێت بە یاسای و بە یاسای هەل بکرێت چییە چی بکرێ باشە هەش خاڵە بۆ نمونە ئێستا ئەم بە ئێماڵن ئێوە تیجارن بەڵێ ئەمە تیجارین گەڵابەی تایە تیجارم ساری شوشەی تایە بەڕادەکان ئەمە هەمووی تیجارە بۆ لەو هەموو تیجارە بەس ئەلوە دەرکرا یعنی ئەمە سەبەب ئەبێ ئەمە شتێکی لە پشتەوە بێ داواکاری کە چارەسەر بکرێت پەیوەندیەکی هەیە بە
ململانی نێوان بۆنمونە ئیدارەی سلێمانی و ئیدارەی پێنجوێن یاخود هەڵەبجەی شەهید کە ئەم سێ مەرجەی سەیرانبەن و باشماخ و شۆشمێ لە نێو ئەم سێ شارەیە وەڵاهی گومان ئەکرێ بەڵام 100% نییە ناتوانانی بڵێ تەواو وایە بەس گومان ئەکرێ کە شتێک هەبێ ئەمە کەسێکیان لە پشتەوە بێ گومان ئەکرێت چای بڵێ بار دێمەوەلایگوێت لێ بوو قسەی بەشێک لە خاوەن ئۆتۆمبیل لە باهەڵگرەکانی مەرزی بڵین ئەلوەی سلێمانی بوو کە باسییانەوە کرد لە نزیکەی 15 بۆ 20 ڕۆژ ئەڕواتکەدایان هێشتۆ هیچ بارێک بگوازنەوە و لە کار و کەسابەتی خۆیان بوون ئێستا ژاتنونەتە بەردەم بینای پارێزگار و ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوایەوەکەن کە لە ڕێگەی یاسا و کێشەکان بۆ چارەسەر بکرێت دەگەڕێمەوە لایتەوە. بەڵێ ئەحسان سوپاس.